ئەمڕۆ مەراسیمی ناشتنا هەیە، سبێنی کوبنەکەی پەرلەمان هەیە، دواتریش زۆر شت هەیە. مەراسیمی ناشتنا گەر بەبێ کێشە تێپەڕێ لایەنە سیاسیەکانی ناو پەرلەمان بەتایبەت شیعەکان تەفاهمێک لەسەر سیغەی قەرارێک لەسەر کۆبنەکەی سبێنێ. تەفاهمێککەم پێش وەخت ئەتوانن نیسابی کۆبنەکەی تەمین بێ، کۆبنێکی منەظەمە بێ، سەرۆکی فراکسیۆنەکان ترتیب هەیە قسە بکەن، سیغەی قەرارەکە خوێنرێتەوە، تۆزە مناقەشەکرێ و دەنگی لەسەردرێ ئەگەر اتیفاقکەن. کاو ئەگەرە زۆر ئەگەرێکی وارد نییە. کورد و سونە سەیری وەزعی هی ناکەن. سونە بەشێکیان لەگەڵ ئێران ساغ بۆنێتەوە. گروپەکەی حەلبوسی و خەمیس و جەماعەتە لەگەڵ ساغ بوونەتەوە. گروپی نجێفی و مطلق و ئەوانە موقفێکی تریانە بێ، موقفیان ڕوونە. کورد سەیری دۆخەکەکە و کورد وا باشەکە سەیری دۆخەکە بکە، یعنی خۆی نەکا بە تەرەف و خۆی نەکا بە سووری بەرلەشکرد، لەگەڵ دۆخەکانە بە حکمت و بە دیقەتێکی زۆر مامەڵە بکە. ئەگەر ئەو تەفاهمە نەکرێ پێش وەخت، ئەگەر ئەو تەفاهمە نەکرێ بە تەبیعەتی حاڵ کۆبنێکی پڕ لە سەرێشە و گر و دەنگە دەنگە بێ ئەگەر نساب تەمین بێ، ئەگەر نسابەکەی تەمین بێ. ئێران ناتوانێت بە هیچ جۆرێک بێدەنگ بێ لەم زەربە گەورەی بەری کەوتووە. ئەم زەربەیە ئەمریکا هەدەفێکی زۆر بە دیقەتی هەڵبژاردووە. زەربەکە لە ڕووی ڕەمزیەوە زۆر گەورەیە، لە ڕووی عەمەلیشەوە زۆر کاریگەرە. پڕکردنەوەی شوێنی قاسم سولەیمانی لە ئایندەیەکی نزیکە زەحمەتە، چەند ئێران بەدائیلی هەیە تەجاوزیەکە. ئێران 72 کەسی لێ کوژرا لەسەر کۆمار و سەرۆک وەزیران و ئەوانە و لە ئەسنای جەنگیش بوو. بەڵام نوعی وەلائی قیاداتی میلیشیاتی شیعە لە مەنتیقەکە لە لوبنانەوە تا یەمەن و تا سووریا و تا عێراق هەم وەلائێکی سیاسیە بۆ نظام لە ئێران، هەم وەلائێکی شەخصی بوو بۆ شەخصی قاسم سولەیمانی. ئەمانە گرنگن لە مەسائلی مەیدانیە. بۆیە ئێران ناتوانێت پەرچەکرداریشی نەبێت و پێشبینی یەکەم پەرچەکرداری ئێران لەوە خێراتر بێ کە تەسەورەکرێ. و ئێران هەوڵەدا بە تەقدیری من ئێران بەر لەم عەمەلیە ئەجندا و سیناریۆی حازری هەیە. چەند ئەجندا چەند سیناریۆیەکی حازر کردو چۆن پەرچەکرداری بێ و ئەمریکاش سیناریۆی حازریە چۆن پەرچەکرداری لەگەڵ پەرچەکرداری ئەمریکایە بێ لە ئێران ئابێ. ئەو وەختە قەرار بەدەست سیناریۆکان خەنە بەردەست قەرار بەدەست یەکێکیان هەڵەبژێرێ. بۆیە سیناریۆی جایزەیە پێشبینی یەکەم ڕەدی ئێرانی خێراترە بێ لەوەی تەسەوورەکەین و گەورە ئەبێ لانی کەم لە ڕووی ڕەمزی و ئیعلامی و معنەویەوە هەدەفێک هەڵەبژێرێ کە ڕەمزێتێکی گەورەی هەبێ. ئەنجاوە ئیسرائیلە هەندێک هەدەفی ئەمریکین لە مەنتیقەکە، ئێران تا ئەمریکای لاتین و تا ناو ئەمریکا ئەتوانێ دەست بۆشێنێ. ئەمێن تۆ سەر مخابراتی ئەمریکی چەند ئەتوانێت پێش وەخت ئەو ئەجندانە بەتاڵ کاتەوە. ئەوەش دۆخێکی ترە ململانەیەکی قورس و مخابراتی سەربازی ئابووری دارایی ململانەی مان و نەمانە بەنسبەت هەردووکیانەوە. تاکو ئەمە درێژە ئەکێشێ پەیوەندی بەوەیە کە ئێران لەکوێ قەناعەتەکە مفاوەزات بکە، بە شروتی تازی ئەمریکا مفاوەزات بکە. پێ ناچێ ڕوخاندنی ڕژەمی ئێرانی بەشێک بێ لە ئەجندای ترامپ تا ئەم لەحزەیە. بەڵام دەرکردنی ئێران لە مەنتیقەکە لە عێراق، لە سووریا، لە لوبنان، ئەگەر لە عێراق دەریکا لە مەنتیقەکانی تر لاوازە بێ، حزوری زۆر لاوازە بێ. ئەمە پرسیارە. لە بەرامبەر ئەمە ئێران چیەکە؟ قبوڵیەکایانە ترامپ ئەوێ مفاوەزات بکە، بەڵام مفاوەزاتی ترامپ مفاوەزاتی ئۆبامانیە. ئۆباما ڕازی بوو اتفاقێکی کرد نەوەوی بەلەفینەوەی بوو لە مەسلحەتی ئێران کەوتەوە. ئێستا ترامپ کۆمەڵە مەرجێکی هەیە بە ئیسرائیلیشەوە، مەرجەکانیانەوەی لە مەلەفینەوەیان ڕێکەون، لە مەلەفی جبەخانی بالیستی ئێرانە ڕێکەون، لە مەوزوعی حزوری ئێرانی لە مەنتیقەکە میلیشیاکانی لە لوبنان، لە فەڵەستین، لە یەمەن، لە عێراق، لە سووریا لەسەر ئەمە ڕێکەون ئێران لەم مەنتیقانە بکشێتەوە. جا لەکوێ ئێران ناچارە بێ ئەمە قەناعەت پێ بکە قبوڵیکان نازانین. بەڵام متەغەیرێکی گرنگ هەیە لە ئێستاوە تا مانگی تا نهایەتی ئەم ساڵ. متەغەیرێک هەیە گرنگە تەحەکوم بە قەراری ترامپ و خامنەئیەوەکە، ئەویش فاکتەری ناوخۆییە. ترامپ لە ساڵی هەڵبژاردنە ناتوانێت قبوڵی کاک زەربەیەکی بەرکەوێت و سەرۆکێکی لاواز دەرکەوێت. خامنەئیش ئەگەر ئەم دۆخە بەبێ پەرچەکردار بمێنێتەوە، سوورەی ڕژەمەکە لە بەرچاو خەڵکی ئێران بە جۆرێک لاوازە بێ خەڵک جورئەتەکە ڕاپەڕینی گەورە بکە. بۆیە ناتوانێت پەرچەکرداری نەبێ. پێم وایە پەرچەکرداری ئەبێ و پەرچەکرداری خێرایش و بەقووەتیشی.
ئێران ماوەیەکی زۆرە تحرش بە ئەمریکاکە و لە زۆر شوێنە هەندێک سوورەی و هەیبەتی ئەمریکا شکاندووە. ئەمریکا ناتوانێت مەقبوڵکە و ئەمریکا ناتوانێت زەربەیەکی ڕاستە و خۆ لە ناو ئێران بدا، مجتەمەعی دەولی لێ بەدەنگ بێوەکەوەی ئێستا ڕۆدا و هەدەفەکانیشی بپێکێ و ئەو زەربەیەش من دەمێک کەوتوم لە ئێوەش وتم لێرەش وتومە لە ڕۆژ نیوزیش وتم کاتی خۆی وتم ئەو زەربەیە دوو پێشمەرجێ پێشمەرجێکیانەوەی ئیسرائیل ڕازی بێ لێی دووەمیش بێت اتفاق لەگەڵ رووسیا بکرێت. ئەمە ئاسان نییە، بۆیە بۆ ئەمریکا بۆ سەرۆکی ئەمریکا ئاهەوانتر و ئاسانترەوەی ئەم شەڕە لەسەر ئەرزی عێراق بکە. ئەم شەڕە بۆ سەرۆکی ئەمریکا زۆر مریحەکە لەسەر ئەرزی عێراق لەگەڵ ئێرانێکە، هەم زەربە قورسەکە لە ئێرانەدا و هەمیش لە سزا و لێکەوتەکانی دەربازە بێ هیچ زەربەیەک لە ناو ئێرانە کە ئەمریکا لە ناو ئێرانی بدایە بە قاعیدەنەوەیەکانی شێوە بەقەد لە ڕووی ڕەمزیەوە و لە ڕووی عملیەوە بەقەد لێدان و کوشتنی قاسم سلێمانی کاریگەری نابوو. بۆیە ئێران و ئەمریکا لەسەر ئەرزی عێراق داخڵی شەڕێک بوون، ئەم شەڕە ناوبەناوە بێ ئەخایەنێ لوبنانی شەگرێتەوە، ئیسرائیلی شەگرێتەوە، بۆیە ئیسرائیلەکان دوێنێ لە ڕێگەی مخابراتی میسریەوە هەڕەشیان بۆ حەماس و بۆ جیهادی فەڵەستینی ناردووە. ئەم دۆخە بۆ کوردیش دۆخێکی دوولایەنەیە، دۆخێکی مەترسیدارە گەر کورد بزانێ مامەڵی لەگەڵ بکە. ئێمە لە سیاست سیاسیەکان یەک پێوەرمانەیە کە بەرژەوەندیە، دەبێت ئەو شتە بکەی کە بەرژەوەندی خۆت تحقیقەکە، یعنی معیار بێلایەنی نییە، ئەو وەختە بێلایەنی هەڵەبژێری کە تحقیقی بەرژەوەندیت کا خزمەتی بەرژەوەندیت بکە. بەرژەوەندی کورد لەوایە کە بەڵانسی پەیوەندی و هێز لەگەڵ هەموو لایەک ڕاگرێت. ئێمە ناتوانین لەگەڵ لەم تەوقیتەیە باسی سێ ڕۆژی تر ناکەم، لەم تەوقیتەیە ناتوانین لەگەڵ ئێران قەتعکەین و لەگەڵ ئەمریکا بین بەتوندی. ئەمریکاش داوای ئەوە لە ئێمە ناکات لەم تەوقیتەیە، ئەمریکا لە شیعی داواکە خۆیان ساخکەنەوە، بەڵام ئێستا بەرژەوەندی نییە لە کورد داوایکە. تەقدیری من وایە ئێرانیش لە بەرژەوەندی نییە، ئێرانیش لە بەرژەوەندی نییە هەرێمی کوردستان تێک بچێ. بۆیە بەرژەوەندیەکی ئێمە و ئێرانی و ئەمریکی ڕەنگە لەوا بێ نەوعێک لە ئیستیقرار لە کوردستان هەبێ هەمومان. ئەم ئیستیقرارە دەبێت پارێزین، دەبێت تەفاهمێک بکەین و ئەم تەفاهمە من ساڵانێکی زۆرە بەرەو 5 ساڵە چێ بەڕەسمی لەگەڵ قیادە و سەرۆکی یەکەمی حیزبەکانی کوردستان لە باکووری کوردستانی لە ڕۆژ هەڵاتی لە ڕۆژ ئاوای لە باشووری شخصی لەگەڵ خۆیانە قسەم کردووە کە ئەم دۆخە گۆڕانکاریەکی گەورەی تیا ڕۆدا کورد بۆی دەرەقەتی ئەو دۆخە بێ کە ئەم دۆخە مەترسی تایە و دەرفەتیشی تایە بۆ ئێمە، بۆی دەرەقەتی بین خۆمان لە مەترسیەکان بپارێزین و دەرفەتەکە بقۆزینەوە دەستکەوتی زیاتر بۆ میلەتەکەمان بەدەست بێنین. ئێمە پێویستمان بۆ هەیە جەبهەیەکی کوردستانیمان هەبێت لە هێزە گەورەکانی چوار پارچەکە، تەنها هێزە گەورەکان لە قۆراغی یەکەمە. ئەگەر ئەمە بکەین بتوانین بەرەیەکی کوردستانی نوێ دابمەزرێنین. هێزە گەورەکانی ئەم چوار پارچەیە کە هەمویان لە حدودی بینی 10 تا 15 حیزبن زیاتر نین. ئەگەر بتوانین ئەمە بکەین من پێم وایە دەرفەتێکی گەورە هاتوۆتە پێشەوە تا ئەو ئاستەی سنووری بینی ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان نمێنێ. ڕەنگە زۆر پێویستی بە کورد نەبێ، وەکو کورد بوتم کورد نابێ استفزازی هیچ دەوڵەتێک کە ئێستا نە ئێران نە تورکیا نە ئەمریکا، دەبێ هەوڵدا سیاسەتێکی نەرم کەمترین لێدوان کەمترین استفزازیە بێ. بەڵام بە عەمەلی کەوتت هەموو هێزە بێگانەکان هێزی تورکیا شەگرێتەوە. ئەسڵەن ئێمە من لە ئەزمموی شخصی خۆمەوە زمانی متوازعی خۆمەوە هەندێک جار کە ئەمانوێ شتێک تێپەڕێنین خۆمان تەڕەحمان ناکرد، خۆمان تەڕەحمان ناکرد. جاری وا بوو ئێمە مەسەرەن هەندێک شت هەبوو ئەگەر تێپەڕایە زەرەری بە کوردەگەیان، ئەگەر قسەمان بکرد باەتایە ئەبوایە لەگەڵ مەرجعەیە تووشی کێشە و ئیستدام بین. ئێمە نابێت لێگە ڕێزەرەرەکە بەرکورد بکەوێ و ئەمە بەڵانسی سیاسیە کە جاری وایە لەسەر حەب لێگە ڕوان نەکەوێتە خوارەوە ئاگرا بزانێ مامەڵە بکە. چۆن ئیستدامیش لەگەڵ مەرجعەیە ناکەی کە مەرجعەیە بە فتوایەکی بە خوتبەیەکی ئەتوانێت زەرەری گەورەت پێ بگەێنێ، چۆن ئەتوانێ من پارێزی. هەندێک جار ئەوەمان بە تەرەفی ترە کرد، تەرەفی شیعەمان وا لێ ئەکرد خۆی بچێ بە گەژ مەرجعەیە دژی ئەو شتە بۆستێتەوە، شتەکە بزەرەرەکە بەر ئێمە نەئەکەوت، نەمانەیە شەکە تێپەڕێ، شتە خراپەکە دژی کورد تێپەڕێ. لەو لاشەوە ئێمە ئەستداممان ناکرد، لە یانێکی شیعەمانەکردن نە یار و دوژمنی مەرجعەیە. ئەمە لە چەندین حاڵەتە دووبارە بۆتەوە. بۆیە دەرفەتە بۆ ئێمە نەک هەر بۆ ئەمە. ئەسڵەن ئەم دۆخە دەرفەتێکی گەورەیە بۆ کورد ئەگەر کورد لە ناو خۆی کۆکاتەوە ئەو جەبهەیە کە باسم کرد. ئێستا بینیوتە
من زووتر ئەمانە وتووە باسیێم دەرفەتم کردووە هەر دۆخێکی گەشت لە عێراق بخۆقێ هێزەکانی ئەمریکا سەفاراتیان لە بەغا مەساڵحیان مەدەنیان مەساڵحی مالی و اقتصادیان لە بکەوێتە خەتەرەوە نەتوانن بەدیلەکەیان کوردستانە و ئەمە دەرفەتێکی گەورەیە بۆ کوردستان و بۆ کورد ئەبێ ورد مامەڵی تیا بکەین بزانین بە دقت مامەڵی تیا بکەین مۆزوعی دەرکردنی هێزەکانی تورکیاش کە بوو بە ئەوەی هەموو هێزە بێگانەکان و بە تەکیدی ژەبێتە ئەوەی هەموو هێزە بێگانەکان تەنها هێزی ئەمریکا نابێ بەڵام کۆبوونەوەی سبەینێ ناتوانن پرۆژە یاسا تەرحکەن لە ڕووی عملیەوە ممکن نییە ئەوەی کە بۆ ممکن نییە پرۆژە یاسا لە دوو شوێنەوە ڕوە یا لە حکوومەتەوە ڕوابێ حکوومەتی عێراق کۆبوونەوەیەک بکە پرۆژە یاسایەک حازرکە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەردا ئەو پرۆژە یاسایە بنێرێ بۆ پەرلەمان سیاقاتی دستوری و نظامی ناوخۆی هەیە بۆیە عملی ئەوەیە ئەگەر بیکەن سبەینێ پرۆژە یاسا نابێ بڕیارە بێ بڕیار جایە لە پرۆژە یاسا لە ڕووی قانونیەوە بڕیار ئەتوانی دەرکەی بڕیار ملزم نییە بیانەوە جێبەجێکەن ئەتوان جێبەجێکەن بشیانێ جێبەجێ نەکەن ئەڵێن ملزم نییە قانونان بۆیە ئەگەری زیاتر ئەگەر دەرچێ و ئەگەر نساب تەمین بێ و ئەگەر تەفاهمات بکرێ پرۆژە بڕیارێک ڕەنگە بڕیارێک دەرچێ دەنگی لەسەر بدەن بڕیار هەندێک جار جێبەجێ کرێ ئێمە کاتی خۆی ئیشمان زۆر لەسەر بڕیارێک کرد مزەکەرەیەکی تەفاهم لە بینی عێراق و سوید هەبوو بە زۆر بتوانن سویدەکان پەنابەرانی عێراقی بەتایبەت کورد بنێرنەوە و هەر دەوڵەتێک ویست پەنابەر دیپۆرت کاتەوە لە ڕێگەی سویدەوەی ناچووکە مزەکەرەیەکی تەفاهم هەبوو لە بینی عێراق و سوید ئێمە من پرۆژە بڕیارە کاتی خۆی من خۆم تەبەنیم کرد و پرۆژە بڕیاری من بوو لە پەرلەمان دەنگی لەسەردرا ئەو پرۆژە بڕیارە جێبەجێکرا تا ئێستا ژنیان توانیوە پەنابەر بۆی ئەو بڕیارەوە دیپۆرت بکەنەوە هەندێک بڕیارش دەرچوو جێبەجێ نەکراوە زیاتر سیغەی تاپێی ئەعلامی بەخۆوە گرتووە بۆیە پرۆژە بڕیار کە دەرچێ بە بڕیارەکە دەرچێ ئەمێنێتەوە سەرەوەی ئەو وەختەکی ئیلتیزامی پێوەکە چ دەوڵەتێک ئیلتیزامەکە چ دەوڵەتێک ئامادەیە بکشێتەوە بە عەمەلی هیچیان ئامادە نابن بکشێنەوە ئەمێنێتەوە ئەو بڕیارە چۆن جێبەجێکرێ بەهێز جێبەجێکرێ لە مەوزوعی هێزیشە ئێمە لاوازترین حەڵەقەین هێزی سەربازی بۆیە ئێمە ئەبێ هەڵبدەین کەمترین گرژی دروست بێ ئەو ئیستقرارەی هەمانە لە کوردستان خاڵی بەهێزی ئێمە دەبێت بیپارێزین و ئەبێ کورد ناوخۆی خۆی چاکاتەوە خۆی بۆ هەموو ئەگەرێک حازرکە ئەگەری ترسناک و ئەگەری زۆر زێڕین دەرفەتی زۆر زێڕینیش بۆ کورد